داخەوە لێرە و لەوێ کۆمەڵێک دیاردە بینین نامۆ بە کللتوری کۆمەڵایەتی کوردەواری کە لە ناویانە گەنجەکانمان قوربانین بە هەردوو ڕەگەزەوە لەبەرەوەی پەروەردەیەکی دروست یاخود ئاڕاستەکردنی کۆمەلگایەکی دروست نییە سەر لەبەری کۆمەڵگەکەمان تووشی کێشە و گرفت بووە دەمانێت بپرسین وەروا بەدوات شرۆڤەی و بابەتە بکەین کێشەکان یاخود تێکچوونی شیرازەی کۆمەلگا بۆچی دەگەڕێتەوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم حاجی کۆمەڵاس دکتۆر ئیبراهیم بەخێر کاڵێن شیرازەی کۆمەلگا بە دیاریکراوی ینی مەبەست لە شیرازەی کۆمەلگا چیە ینی کاڵێن شیرازەی کۆمەلگا تێگەچەیە کامەیە شیرازەیان کام کۆمەلگا بە پێناسە کۆمەڵناسیەکەی سڵاو و ڕێزم بۆ جەنابتان بۆ ستافی بەرنامەکەتان بۆ بینەران و گوێگرانی دیارە شیرازە چەمکێکی کوردەواریە لە زمانی کوردیدا بۆ شتێک بەکاردێت بۆ نمونە من ئەم کۆمەڵە وەرەخامەوێ زیادی کەم و بیکەم بە کتێبێک کە لێرەدا بە تەقاڵ تەرتیبی یەکەم و ڕێکی یەکەم و لە وەرەقە و شوپرزەییەوە دەیکەم بە شتێکی کۆکراوە بەمە پێی دەوترێت شیرازە شیرازە بۆ نمونە ئەم قاتەی من ئەمە بەمەی کە بە تەقاڵ دەدورێتەوە ئەمە شیرازێتی کە نا پارچە پارچەیە شیرازە بریتیە لەو میکانیزمەی کە بەم شێوازە تعبیریکەین کە پارچەکان دەبەسێ بە یەکەوە بە هەموویانەوە مانایەک و ناوێک و شناسێک بۆ دەرەوەی خۆی دەدا ئەمە وەکو شیرازە کە دێنە سەر کۆمەڵگەش مەبەستمان لە کۆمەڵگا بریتیە لەو کۆمەڵە خەڵکی کە لەسەر پارچەیەکی زەوی خاوەنی کولتور و شوناس و مێژوو یادەوەری و بە جۆرە لە خاڵی هاوبەش و ئەمانە هەمووی پێکەوە گرێیان دەتە زمانی هاوبەش و کولتوری هاوبەش و خەونی هاوبەش و ئامانجی هاوبەش و ئەمانە هەمووی پێی دەوترێت کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی کە دەڵێ شیرازەی کۆمەڵگا واتە پێک هاتە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگا چ لایەنە مادیەکەی چ لایەنە معنەویەکەی هەمووی بەسراون بە یەکەوە ناوێک و شوناسێک و مانایەک و ئەکتیڤیەکی کۆمەڵایەتی و بوونێکی کۆمەڵایەتی و بوونێکی ئینسانی دەدەن بە یەکەوە کەواتە بەم شیرازە ئەم کۆمەڵگا هەم ناوی هەم شوناسی هەم بوونی هەم عەیش و ژیان و مەنزومەیەکی ئیجتیماعی پێکەوە گرێدراوی هەیە باش کاتەوە بچینە سەر تێکچوونی ئەم شیرازەی بۆچی دەگەڕێتەوە بە تایبەتی لە کۆمەلگای کوردیا کە ئێستا لێرە لەوەیەک و مۆساژ ئاماژەی پێکرد ئاماژە بەوە دەدرێت کە شیرازی کۆمەلگا تێکچووەوە چۆڵی نەهاوسەنگیەک دروست بووە لەم نێوەندەدا کە باسی تێکچوون دەکەیت بە هەمان شێواتە شپرزەبوون تێکچوون شپرزەبوون و جیابوونەوەی بەشبەشەکان بەڵام بۆ مطلقیە من تەماشای ناکەم بڵێن خۆی دکتۆر پرسیارەکە وەیە شیرازەی کۆمەلگا تێکچووە ینی ئێمە تێکچووە یان نەچووە ینی ئەوەی مۆزوع هەموو کۆمەلگایەک کە خاوەنی شوناسێک و تایبەتمەندی خۆی هەیە خاوەنی سێ مەنزومە و سیستەمی تایبەت بە خۆیەتی یەکەمیان مەنزومەیەکی قیەمی و بەهایی و ئاینی دووەمیان مەنزومەیەکی ستراکچەری کۆمەڵایەتی هەڕەمی سێمینیان مەنزومەیەکی بیئی متەکامیل ژینگەیی کە ژیانی دەتوانێت پێ تەکاملکە هەرکەس ئەم هەر کۆمەلگایەک خاوەنی ئەم سێ مەنزومە بوو هەر سێ مەنزومەکە بە یەک ئاراستەوە ئامانجی ژیان و بەرزبوونەوە و بە جۆرێ ژیانی ئەو کۆمەلگایە بەردەوام بوو ئەو کۆمەلگایە پێی دەوترێت کۆمەلگایەکی هەبوو زیندوو ئەکتیڤ جوڵاو لە واقعدا خاوەنی ناو و شوناسی خۆیەتی
زۆر باشە منش مەسەر مەنزومە یەکەمیان باس لەوە کرد بۆی کۆمەلگا بێ بتوانێت بمێ بێ پێگاتی کۆمەڵایەتی هەبێت پێک هاتە کۆمەڵایەتەکانی و کۆمەلگای کوردی ئەمە خێزانمان هەیە باوکو خاڵ مامەگە هەڵان تێنەگەیشتمە لە پێگاتی کۆمەڵایەتی وە کۆمەڵێک بابەتی تر کاتێک کە ئێمە نەمانەوێت ئەم خێزانانە بپارێزین ئەتوانین بڵین لەنگیەک ئەکەوێتە شیرازەی کۆمەلگاکەمانەوە یاخود لە ڕێژکەکەی خۆی لەدا کاتێک کە خێزانیش لەنگ بوو بەڵێ پێم خۆشە یەکەمیان لە مەنزومەی ستراکچەر و پێگاتی کۆمەڵایەتیەوە دەستمان پێکرد هەموو کۆمەلگایەک دارای چەندین دەستگای کۆمەڵایەتی ئەو دەستگا کۆمەڵایەتیانە کە یەکەمیان بچووکترینیانە و گرنگترینیانە و بە بنیاد و زیندوو ڕاگری کۆمەڵگەدان دەنرێت خێزانە ئێمە دەستگای خێزانمان هەیە دەستگای ئابووریمان هەیە دەستگای سیاسیمان هەیە دەستگای کۆمەڵایەتی تریشمان هەیە دەستگای ئاینیمان هەیە دەستگای پەروەردەییمان هەیە ئەم دەستگایانە لە ناو کۆمەڵگادا هەر یەکەیان مەهام و ئەرک و بە جۆرە لە جۆرەکان جووری چوارچێوەی کارکردن و ئیشکردنی خۆیانیان هەیە ئەمانە دەبێ بە یەک ئاراستەدا بڕۆن ئامانجی کۆمەڵگە و بەرزی کۆمەڵگە و ژیانی کۆمەڵگە و بەردەوامی کۆمەڵگە و پاراستنی شناسی کۆمەڵگەیان لە چیابێ لە هەک بەدابێ لە کارکردنابێ لە بەرچاویان نابێ ئەم دەستگایانە هەر دەستگایەک ئەمەی لە بەرچاو نەبوو هەر دەستگایەک پێچەوانی ئەوی تر کاری کرد هەر دەستگایەک بە جۆرێ لە جۆرەکان دەستگایە بەم ئاراستا بڕوە دەستگایە بۆ ئاراستا بڕوە دوجار چیە بێ ئەو چەمکەی کە پێی دەوترێت شیرازەی کۆمەڵایەتی بەڵبت لێک دوور دەکەونەوە کاتە توای بڵێن ئێرەوەی لاتوە جا مادەم وایە بە تۆزێ ورد بینەوە لەسەر ئەم چەمکە بزانین لە واقعدا چەندێک هاتوتە ڕۆژێ بەجێکردن شیرازەی کۆمەڵایەتی کوردەواری چۆنە ئێمە پێشتر گەلاکردنەوەیەکیمان هەبێ بۆ مێژووی خۆمان دەبینین 100 ساڵ لەمەوە پێشبێنینەوە ئێمە کۆمەڵی دەستگای کۆمەڵایەتیمان هەبوو دەستگایەکی سیاسیمان هەبوو لەسەر بنەمای خێڵ و عەشرەت و میرایەتی و بەگی و ئەمانەدا مەزرا بوو ئەم دەستگا کۆمەڵایەتیە دیوەخان پنتی بوو خاڵێک دەستگایە ترمان هەبوو کە دەستگای بۆ نمونە پەروەردەیی بوو زیاتر مزگەوت بوو حوجرەکان بوون ئەمە دەستگایەکی پەروەردەیی بوو ئەم دەستگایە دەیانی وەکو نالی و سەدانی وەکو میرزا و نووسەر و ئەمانەی لێ دروست بووە سێم دەستگای بۆ نمونە خانەقا و ئەمانە بوون کە دەستگایەکی جۆرە لە ژۆرە تەکی و خانەقاکان ئەمانە بوون چوارەمین دەستگا خێزانمان هەبوو پێنجەمینیان ئەو دەستگایانەی تر کە لە چوارچێوەی ئەمانەدا ڕۆڵیان دەگێڕا ئیشی مشتەرەکیان هەبوو ئەمانە کە تەماشا دەکردن پێشتر هەر پێنجیان بە ستراکچەرێکی هەڕەمی هەر یەکان یەک ئاراستەدا کاریان دەکرد هەمویان بە جۆرە لە جۆرەکان هیچ کامیان دژی هیچ کام نەبوو نە میرایەتی و بەگی و ئەو سکتراشێرە کۆمەڵایەتی سیاسیە و یاخود بەڕێوەبردنەی کە هەبوو دژی دین نەبوو دژی خانەقا نەبوو وە خانەقا دژی خێزان نەبوو خێزانیش لە ناو ئەمانەدا لە ناو مەنزومەی قیەمیان و مەنزومەی بیئی مەعیشی و ژیانیان تەواو بوو متەکامل بوون ئەم مەنزومە بۆ نمونە ستراکچەریە کاتێ مۆدێرنە دێ بزانە چی لێ دێت دەگۆڕێن ئەم مەنزومانە دەگۆڕێن بەچی بۆ نمونە ئەم دەستگا کۆمەڵایەتیانە لە دەستگای پەروەردەییدا قوتابخانە دێتە پێشەوە ئێمە لە 20ەکان و 90ەکان و 20 و 25 و 27 و 29 تەماشاکە قوتابخانە دێنە کوردستانەوە شوێنی حوجرە دەگرێتەوە وردوت دەچێتەوە شوێنیەوە دەستگای
سیاسیمان هەیە ورد دێت بە ناوی لە ڕووی ئیداریەوە سێ دەستگا دێنە پێشەوە دەستگایەک بە ناوی ئەنجومەنی نیشتمانی خۆمان پێڵێن پەرلەمان یاسادانان بەڵێ ئەنجومەنێکی یاسادانانی هەیە پێشتر عرف و عادات و تەقالید و نۆرم و بەهاکانت هەیە لەگەڵ دینە لە بریێمە ئەم مەنزومەیە دێت مۆدێرنامەمان بۆ دێنە دووەمیان مەنزومەیەکی تر دێت بە ناوی ئەنجومەنی وەزیران و حکوومەت و ئەمانە دروستە بێت بۆ جێبەجێکردن و بڕیارەکانی یەکەم سێمیان مەنزومەیەکی قەزایی کە پێشتر لیژنەی فتووا و نازانم مفتی و قازی و هینەکان هەبوون ئەمان مەلا و حوجرەکانە هەبوون ئەمان دێنەکوێ ئەمەش دێتە ئەم سێ مەنزومە وردوت تا ئەمڕۆژ هەن بەردەوامن ئەمانە دەچنەوە شوێنی ئەم دوانەی تر دکتۆر گرفتەکە ڕێک ئەلێرەیە ئەو دەستگا کۆمەڵایەتی ڕۆژگارێک ڕۆڵی لایانی سیاسی و میریە بینی کە ئاقا و شێخ و دەرەبک بوو کە یەک دنیا ڕخنیان لێگیرا لە کۆمەڵێک بابەت بەڵام قەت ڕێگەی بەوە نەدا گەنجەکانی بە هەردوو ڕەگەزەوە بەبێ جیاوازیکردنی نێوان نێرومێ مەسەلەن لە شوێنێک خەریکی کاری خراپەکاری بن بەڵام ئێستاکە بینین هەمانە و مەنزومە سیاسیە ئێستا دەیان شوێن هەیە مەسەلەن گەنجەکانمان لە ناویدا قوربانین کەسیش باکی پێێنێ تا و ڕۆژەی حەدەسێک ڕوودەدا هەمومان نەزانین خۆ لە فلان شار لە فلان شوێنەمە هەبووە وەکوی حکوومەت نە پێشتر بەمەی زانی بێ نەدواتریش بێوێت چارەسەرێن گرفتانەکان نە بە شوێن ئەو شوێنانی تری شاگەڕێکە لێرە بەشێک لە کۆمەڵگا سەرقاڵە و عمری بەزایە ڕوا وەروە کاریگەری خراپیش بۆ کۆمەلگا دێنێ خۆی پێشتر باسی چیم کرد باسی یەکێ لە مەنزومەکانی ترم کرد مەنزومەی عیشیان پێدەوت ئەم مەنزومە عیشیە بۆ نمونە سیستمێکی متەکامیلی ژیان بوو ئەم سیستمە متەکاملە هەر لە پێداویستیەکانی جلوبەرگەوە ژیان و خۆراکەوە ئەوانەی کە لە تەندروستیەوە ئەمانە لە ناو کۆمەڵگاکەتدا هەبوون پیشەوەرەکان و ئەمانە ئەمە بە شێوەیەکی سادە و نەگەڵۆس سادە و ساکار لە ناو کۆمەڵگای ئێمەدا هەبوون ئەمانە کە هەبوون بۆ هەر تاکێکیش پێویستی بە سێشت هەبوو سێشتی بۆ ئامادە کرده بوو یەکەمیان بۆ شوێنێکی ژیانی ئامادە کرده بوو ئێستا تاکی وامان هەیە لەم سیستمە نوێیەدا شوێنێکی بۆ نیشتەجێبوون نییە دووەمیان بەردەوام پیشەیەک و کارێکی بۆ ئەدۆزرایەوە و ئەو سیستمە ژینگەیە لەو قۆناغی خۆیدا تاک بە بێکار و بە بێ پیشە نەدەمایەوە بەڵام لەم ڕۆژەدا دەبێ تەواو خۆی مانووکە ئەگەر دەستی بکەوێ پیشەیەکی دەست بکەوێ سێمی نشت جۆرێک لە ئاسایش و جۆرێک لە بەرگری کۆمەڵایەتی و جۆرێک لە پاڵپشتی کۆمەڵایەتی بۆ دروستە بوو کە تاکێک بۆ نمونە لە گوندێکدا کاری نەبووایە بە هەموو گوند لە پشتیوانی هابوون بەس ئێستا عەقڵی ئەنانیەت شوێنی گشتێتی گرتووەتەوە و هەر بۆیە پێشتر شتێک باڵا بوو لە ناو بەهایەک کە دەچینە سەر سیستەمی بەهایی لە سیستەمی بەهاییدا شتێک زۆر باڵا بوو ئەویش بریتی بوو لە گشت فەزڵی گشت بدرێ بە مل فەزڵی تاکدا بۆیە ماوسەمە لە ڕەسوڵی بێدەنیای فەرموو پیاوی عالم دائما نەفعی عمومی مەطلەبە جاهل و نەفامە تەنها هەر بە خۆی تدبیرەکە ئەمڕۆ یەکێ لەو شتان و شیرازانێک کە دەوترێت شیرازەی کۆمەڵگا بەرە و چی دەبات بنەوە هێنەبا ئەوەیە بە جۆرێ لە جۆرەکان ئیشکردن لە فەزای گشتیدا لە کاری گشتیدا لە خزمەتی گشتیدا یعنی کورت کراوەتەوە یاخود زۆر بچووک بووەتەوە بۆ نمونە شوێنە کە باخچەیەکی گشتی تێدایە ئەگەر گشتی بێ کەمتر خزمەت دەکرێت ئەگەر تایبەتی بێ زیاتر خەریکە وا دەڕوا لە سیستەمی بەڕێوەبردن و ئیدارەدان و ئەم شتانەیە مەشاوە خەسخانەیەکی گشتی ئیحتیماماتیایە کەمترە بە تاک لە خەسخانەیەکی ئەهلی لە قوتابخانەیەکی گشتی
کە دەڵێم کەرتی گشتی ینی دامەزراوە میریەکە دامەزراوانەی کە خزمەتی گشتی دەکەن لە پێناو گشتیدا کار دەکەن. بۆ نمونە لە گوندێکدا جاران خەڵک شتی تایبەتی خۆی وەقفە کرد بۆ مزگەوت، وەقفە کرد بۆ خەڵکی، بۆ مەڕعا، بۆ خەڵک بەزێسە پێ پێچەوانەوە وەک مامۆسایەکی لای خۆمان لە خورماڵی فەرموو. جا من لە جمعانە زۆر جار گوێگرم بۆ هەندێک مامۆسا دەیوت کاتی حەزرەتی ئادەم و حەوا هاتنە ئەم سەرزەویە ئەزانن ئەم سەرزەمینە 1 مەتر تەلبەنی تیانە بوو. ئەمە خۆی جۆرێک لە ڕەمەز بۆ قسەکردنەکەی. یعنی تۆ تەماشاکە ئەزانی ئەگەر پێشەوەی مۆدێرنە بگا بە ئێمە شتی تایبەتی زۆر کەم بوو و ئەزانی دەستی مۆدێرنە و دەستی بازاڕی ئازاد گەیشتە ئێمە ئەزانی هەموو دنیامان لێ تەنانەت بۆ ئاژەڵەکانی ژەموو بوو بە تەلبەن. ئەمە چی دەکات؟ ئەمە فەزای گشتی کەم بووەتەوە داخراوی زۆر خزمەت بە گشتی و کەرتی گشتی و کاری گشتی و ئەو شتانەی کە لە خزمەتی گشتیدان و هی گشتن ورد تەسەگەکرێنەوە بچوو گەکرێنەوە بۆچی بۆ تایبەت. ئەمە یەکێکە لەو شتانەی کە زۆربەی سیستەمەکانی ئەوسای اشتراکی و چاپ ئیشان لەسەر چی دەکرد لەسەر مولکیی خاصە دەیانوت ئیش بۆ کەرتی گشتی بکرێت خزمەت بە گشت بکرێت سنووردار بکرێ مولکیەتی تایبەت. بەڵام مەسەوە ئازادی پێ دراوە بەردەم ماڵەکەی تۆش خەریکە تەلبە نەکرێ خەڵکی تر ئەیکڕێ. دەیەکە بە ناوی بۆ نمونە بە ناوی خزمەت لە چوارچێوەی یاسا و حکوومەت و شتا دێ هەمووی تاپۆ ئەکرێت و کەرتێ دەدرێ بە کەرتی تایبەت لە خەڵکەکەی دەسەنکەواتە دکتۆر ئەمە ئەو مۆدێرن گەرایی و جیهانگەراییە وای کردو ئێمەش وەکو کۆمەلگایەک گەرچی شناسێک و مێژوەیەکی تا ڕادەیەک و خەڵکێکی پتە و باشمانەیە بەڵام ئیتر بەرگە ناگرین ئێمە شتێکەڵ ئێو بارەدۆخە بین یا خۆت بەڕاستی نادڵسۆزی و نابەرپرسیارەتی کەسانێکە کە لە شوێنی بەرپرسیارەتان و هەست بەوە ناکەن مەسئولیەتتان چەند گەورەیە ئەم بابەتە کۆمەڵایەتیان بۆ گرنگ نییە و ئەگەر بۆیان گرنگ نەبێ و بەڕاستی وابێ کەی ئێمە تێکچوونی تەواوەتی کۆمەلگا بینین یا خۆت 10 ساڵی داهات و 20 ساڵی داهات و جیلی پێش دواتر داهاتووترمان ئێمە هەست بە بۆ گرفتە گەورانەکەین. خۆی هاتنی مۆدێرنە کە کورد دەستی بۆ دەبات زۆر یعنی ئەتوانم بڵێم کۆمەلگە ڕۆژهەڵاتیەکان ئەکسەریەتی وان لە شوێنێکا کە خزمەتی تاک و وەرپرس و بە جۆرە لە جۆرەکان دەسەڵات هابوو تەواو دەستی بۆ دەبات بۆ شتەکانی ترناواتە هەندێک جار بە شەرمەوە دەست بۆ ئیشە مۆدێرنەکان دەبا خۆ مۆدێرنە ئەگەر بە هەمووی وەکو خۆی بێت ئێمە جێبەجێ بکەین وەکو کۆمەلگا لەسەرەوە بۆ خوار پێ ناچێ کێشەیەکمانم بێ. بەڵام کاتێک دێت کۆمەلگای ئێمە بۆ نمونە کابرا حکوومەتی بەعز بە ناوی یاساوە بە ناوی جێبەجێکردنی کۆمەڵێ بیری خۆیەوە دەیخستە ناو چوارچێوەیەکی یاسایی و ئیشکردن خزمەتکردنی هاوڕێکەت و خزمەکەت و یارمەتیدانی ئەبوو بە محەڕەمات و ئەبوو پێچەوانەی یاساوە گیرایت لەبەرەوە پێشمەرگە بوو یاک منتەمی بوو بۆ لایەنێکی سیاسی لە دێکە دەباریە کردیت و بە جۆرە لە جۆرەکان ئەمانە هەمووی داگیری دەکرد و تۆ بچویت بۆ ئەوێ بە محەڕەمات و بە سەرپێچی یاسا لێرەوە بە ناوی یاساوە دێچیت بۆ دەکا دێ زیانت بێدەنگ لە ئەسڵا خۆی یەکێ لە شتەکانی مۆدێرنە لەگەڵچوونە لەگەڵ یاسا چەسپاندنی یاسایە بۆ ئەوەی یاسای نووسرا و شوێنی عرف و قیەم و معایر و نۆرمەکان بگرێتەوە ئەمە شتێکی باشە لەگەڵ یاساچوون ئامانجێکی کەسانی ڕۆشنبیر و هۆشمەندە بەڵام ئەم دێ بە ناوی یاساوە زەرر لێ دەدا جاری وا هەیە کۆمەلگاکەی تۆ
ئەلفوبەیەک لە یاساکان نازانێ بەڵام دنیایەک لە مەعریفە لە عورف لە عادەت لە نۆرم لە بەها لە قیەم لە نەریت لە خوعادەتەکانی خۆی هەمووی لە ماڵەوە دەرخواردی منداڵەکەی داوە لە پێگەیاندنی کۆمەڵە لە قوتابخانە پێی دراوە ئەمانی پێدراوە لە حجرە و مزگەوت و مینبەرەکانەوە ئەمەی پێدراوە دە یاسای لەبەر نییە نگاتێکە سەر ڕۆژەکە یاسایە بۆیە کاتێک تەماشا دەکەی لە کۆمەڵگایەکی وەکو ئێمە لە لووتکەی هەڕەما بۆ جێبەجێکردنی یاسادا تەماشاکەی بۆ پەناباتۆ بۆ دیوەخان بۆ عرفە کۆمەڵایەتێکە لە دیوەخانێکا بۆ نمونە با کێشەیەکی نەتەوەیی و چارەنووسازی نیشتمانی چارەسەرکەین نایباتەوە بۆ پەرلەمان نایباتەوە بۆ فڵان بۆ فیسار بۆ ئەو شتانەی کە بە شێوەیەکی مۆدێرن بە خۆی دەڵێ مۆدێرن و نوێ حیزبی مۆدێرن وها دێ بۆ نمونە بڕیارێکی تا لاکەیتەوە بە ناوی یاساوە هەزار لادان و زوڵم و ستەم کراوە دێ بە چەسپاندنی عورفێک 100 کەس دەستخۆشی دروستەکاتەوە بۆچی ئەمە ئێمە لە کۆمەڵگای ئێمەدا نەزانیمانە چۆن دەست بۆ مۆدێرنە و بۆ شتە سەردەمیەکان ببین نە حیزبمان وەکو حیزب بەکارهێناوە نە حکوومەتمان وەکو خۆی بەکارهێناوە نە ئەوەشە بە عورف و عاداتەکانی خۆمانەوە تەواو چەسپابین بۆیە ئێمە لە قۆناغێکی ئینتیقالین هەندە شتمان لێ تێک چووە نازانین ئەمەش پێویستی بەچی هەیە یعنی ئەمەش هەمووی ڕاستەوخۆ پەیوەندی بۆ ستراکچەرە کۆمەڵایەتی و بۆ سیستەمە بەهایی و بۆ مەنزیمە مەعیشی خۆمانەوە هەیە ئەمە لە خەلفیەتی ئێمەدا هەیە کابرا پشتا و پشتی پێ باشترە لە عەقڵیەتی خۆمانە چونکە ستراکچەری ئیداری و سیاسی ئێمە بەگ بووە کوڕەکەی بێتەوە بە بەگ ئێستاش مەسوولە کوڕەکەی بێتەوە بە مەسوول بازرگانە کوڕەکەشی ئەبێتەوە بە بەڵام ئەم تێکچوونی چینانە چینە کۆمەڵایەتیانە دەگوێزرێنەوە کابرا بۆ نمونە تا دوێنێ ئەدیداسێکی لە پێیا بۆ هیچی لەبەر نمەسە ئەمڕۆ ئەبێ بە بازرگان شتێک دروستەکە کێشەیە دروستەکە کێشەیەک هەم لە ڕووی هزریەوە هەم لە ڕووی ئەو جۆرێک لە خۆمان پێڵێن ململانەی ناشەریفانەوە دروستە بێ یعنی ئێستا کێشەکانی ئێمە لە ناو کۆمەڵگای ئێمەدا چین ئەو شتانن کە گۆڕانی چینەکانی تێدایە بەڵام بە شێوەیەکی هەڵە دەستبردنان بۆ مۆدێرنە و بۆ شتەکانی ڕۆژئاوا و ئەو شتانی کە کۆمەڵگا سوودی لێبێنە هەیە بەڵام بە عەقڵێکی خەڵ لاکردنەوەمان لە بنەما ئاینی و مەعریفەکانی خۆمان هەیە بەڵام بە شێوەیەکی ئامێری دەست بۆ ئاینی ژەبین من وەکو ئیبراهیم نەهاتووم فەلسەفەیەکی ئاینی و تێگەیشتنێکی ئاینی خۆمی کوردانم هەبێ بەڵکو لای فڵان نەتەوە هێنامە یا لای ئێران شیعە هێنامە یا لای تورک هێنامە یا لای سعود یا لە میسر یا فڵان ئەمەش بۆ خۆی کێشە دروستەکە تۆ چۆن چەپێک فکرەیەک دەهێنێ هیچ فڕی بە کۆمەڵگاکەی تۆ نییە فکرەیەکی چەپ دەهێنێ دەیەوێ ئەم فکرەیە ئایدۆلۆژیایە بە ملک کۆمەڵگای تۆدا بچەسبێنێ ناچەسبێت تۆ ڕیشە کولتوریەکانە هێنا جیاوازن ڕیشە کولتوریەکانە جیاوازن تۆ شتێک دێنی بە بنەما کولتوری و مانزومەی قیەمی و مانزومەی ستراکچەری کۆمەڵگای تۆ جیاوازن بە هەزار بڵێ حیزبی ناوی بنێ حیزبێکی مۆدێرن بەڵام هەر خێڵە و دێتەوە خوار کەواتە دکتۆر سەرنجی تۆ ینی بەڕاستی لەو واقعی کۆمەڵگا لەو هەموو زەختە زۆرەی باست کرد کە ئەو هەموو شتەیەت توانین بەرگە بگرین ئەو قیەمە کۆمەڵایەتیانەمان ئەوەندە بەهێزن ئەو ڕیشانەی باست کرد ئەوەندە ماونەتەوە یان وەکو هاوکارە مەڵێ داهاتوومان چی ئەو پرسیارە داهاتوو خۆمان وەڵامیان دێنەوە لەسەر سێ بنەما من ئەتوانم بڵێم ئێمە ئەگەر ئاوا بڕۆین هەم شوناسمان هەم کۆمەڵگاکەمان هەم بنەما و
ستراکچەرە مەنزومە قیمەکەی خۆمان لە مەترسیدایە. یەکەمیان ئێمە کاتێک دەست بۆ شت دەبین ئامانجێکمان هەبێ ئێمە ئامانجمان لێ تێک چووە هەموو شتێک ئامانجەکە دەیکەینە ئەنانی و وەک شتەکانی تر وەسیلە بەکارێن. بۆ نمونە من ئەخوێنم لە پێناو خوێندنەکەدا نییە ئامانجم شتێترە. من لێرە عەرضی شتێک دەکەم قسە دەکەم ئامانجم معریفە گەیاندن نییە عەرزکردنی خۆمە. دەبێ ئەم شتە لە ناو هیزری تاکی ئەوسا کاتێک لە حجرەیەکە نالی دروستە بوو مەحوی دروستە بوو خوێندن لە پێناو خوێندنا بوو معریفە لە پێناو معریفەدا بوو. کاتێ سیاسەت دەکەی سیاسەت لە پێناوی سیاسەتدا نەک لە پێناو خۆتدا نەک لە پێناو بنەماڵەدا نەک لە پێناو بە جۆرێ لە جۆرەکان گروپێکدا و ئەوانی تر هەموو سیاست خزمەتکردنە بە گەشت ئەم ئامانجە دەبێ ڕاست بکرێتەوە. ئەمە یەکەم لە معریفەدا. دووەم سێمیش لە ڕووی بۆ نمونە ئابووریەوە. ئەمڕۆ بازرگانەکان ئەوەندەی دەیانەوێ لە چوارچێوەی بازرگانیدا کار بکەن و خزمەتی ئابووری بکەن کە چارێکێکی ئەکا دە ئەوەندە سەد ئەوەندە ئامانجی تریان هەیە. ئەم ئامانجانە دەبێت ڕاست بکرێنەوە تەنها گیرفان و تەنها بەرژەوەندی تاک و تەنها دەسەڵات دروستکردن بۆ ئەمانە نەبێ. جاری وا هەیە ئێسەوە خەریکە وای لێ دێت بازرگانێک لەسەر و حیزبەوەیە لەسەر و حکوومەتەوەیە بەدڵی ئەو دەبێ محافظێک دابنرێت لە مەولاش ڕۆشنتر دەبێتەوە. ئەمە بە واقعی خەڵک زیاتر دەیبینێ کە لە مەولا بازرگانەکانی ئێمە تەنها ئامانجیان گیرفانی خۆ نەبووە ئامانجیشیان دەسەڵات بوو دەرەکەوێت لە مەولا. تەسەوەر کە لە مەولا وای لێ دێت محافظێ دادەنرێت دەبێ بازرگانەکان قبوڵیان بێ نەک حیزبە سیاسیەکە نەک خەڵکەکە هەڵی بژێرێ. ئەمە کێشەیە ئەمە کێشە دروستە کاسبێنێ بۆ ئەم کۆ ئەمە مەترسی تلدانی کۆمەلگا و کێشە و گرفتی کۆمەلگا دێتەوە. ئەمجا ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی دروست دەبن ڕێکخراوە حیزبی ئەمە ڕێکخراوی ئێمە مەدەنیمان هەیە ڕێکخراوی حیزبی و سیاسی ڕێکخراوە سیاسیەکان دیارن ئامانجیان گەشتنە بە دەسەڵات بەڵام ڕێکخراوە مەدەنیەکان دەبێ ئەم ڕێکخراوە مەدەنیانە تەماشاکە ئێستا بۆ نمونە لەسەر پرسی جەندەر چ کێشەیەک دروست هەڵایەک دروست بوو. ئەوانەی کە قسەیان لەسەر جێندەرە کرد ئامانجەکەیان لە دەرەوەی خۆیان نابوو و ئەوەی بە پێچەوانەشەوە قسەی دەکرد ئامانجەکەی ئامانجێکی ئەتوانم بڵێم نەزیه نەبوو زۆر نەزیه نەبوو چونکە ئەو بنەمایانەی قسەی لەسەر دەکرد جۆرێک لە سراع و جۆرێک لە کێشە و جۆرێک لە گرفتی کۆمەڵایەتی دروستەکە شتی زۆرمان هەیە شتی وا لە ناو کۆمەلگای ئێمەدا بۆیە ئەم دەستگا کۆمەڵایەتیانی کە لە کۆمەلگای ئێمەدا هەن دەبێ ئامانجەکەیان هەمویان ئامانجی نیشتمانی نەتەوەیی ئینسانی ئاینی قیمی کۆمەلگا بێ شوناچی کۆمەلگای کوردەواری بپارێزن تا ئاوا دژی یەک بوەسن و هەرێکیان بەرەو ئاوازێ بڕوە تەسەور کە کۆمەلگای ئێمە بەرەو لەقبوون دەڕوە. زۆر سپاس دەکەین ئێمە کاتمان نەما سپاس بۆ دکتۆر ئیبراهیم حاجی کۆمەڵڵا سپاس بۆ کاتەی پێت بەخشین کات.